ئێستا کە حالی حاضری ئێستامە زۆر لەگەڵ لایەنەکان کە بە هەماهەنگی لەگەڵ لایەنی برانی ئاسایش و لایەنی پۆلیسی محلی با بڵێن لەگەر ناحی لەگەڵ قایمقامەکان قایمقامی با بڵێن کەس نەزان و با بڵێن بەڵەستاوی بە هەماهەنگی لەگەر هەموو لایەنەکان هەوڵماندا زێدەڕۆی نەهێلین، بەڵام زیاتر زێدەڕۆی پێشتر دەکرا لەسەر زەوی کشتتوکاڵی بۆ دروستکردنی مەزرعە و باخی تایبەتی. زێدەڕێویانە بەردەوامن یا کەمتر بوون؟ زۆر کەم بوویتەوە، زۆر کەم بوویتەوە، دەتوانانی بڵێن نسبەکەی کەم بوویتەوە، بەڵام سەردەمانێک نسبەکەی زۆر بوو، بەڵام ئێستاکە نەمان هێشتیان. ئەی ڕێنمایەکانتان بۆ ئەو پۆندانش کە دروستکراوە ژمارەیەک لەو پۆند و ناوچە دەریاچیان دروستکراون هەر وەکو تازە ئەمەد بڵێن فەرموو ئەمانیش زێدەڕەویان لەسەر دروست دەکرێت و ڕێگری دەکەن. بەڵێ بێگومان ئەوانش خۆی لە خۆیدا مەسەلەن مادەم ئەوەی لەگەر کۆمەلگا هەیە ئەو پۆندانە وەکوبرە کۆنتاکتی لەگەر کۆمەلگا هەیە ڕاستە خۆی کۆنتاکتەکەش ئیتر خەڵک بە هەموو شێوەیەک نانی ڕێی دەستێک کە زێدەڕۆی بکاتن لەسەر ئەو پۆندەکان و دەریاچەکان و بەنداوەکان ئیتر هەریەکەی بە جۆری خۆی مەسەن ئەوی بکە مەسەن ڕاوچی بیتن حەزی لە ئەگەر ماسی تەدابی تاقیب دەکاتەوەی ماسی ڕاو بکاتن ئەوەش مەسەن خۆی لە خۆیدا یاسایی نییە ناکرێتن یان لە هەموو کاتێک ڕاو بکاتن ئەوی مەسەن کاسب بیتن دەیەوێتن لە چادەوری پۆندەکان و لە چادەوری ئەو دەریاچەی مەسەن مەطعەمەجدانی چێشتخانەشنانێتن بە هەوەسی خۆدانی ئەوەش ڕێنمایی خۆی هێدانانی ئەوشتانش فەمە کارمەندەکان و پۆلیسەکانمان تەوزیع کردی و ناهێنین بە هیچ نوعچی خەڵک بە هەموو نوعچی دەپارێزین کە مەسەن پۆندەکان دەپارێزین و دەریاچەکان و بەندەکان دەپارێزن کە ئەو زێدەڕۆیانە نەکرێتن.